دیمەنی ماڵەکانی گەڕەکی سەرچناری شاری سلێمانی و بە دیاریکراوی نزیک هۆتێل لالەزار و ناوچی شەڕەکەیە. بەهۆی مەترسیەکانەوە شەوی ڕابردوو بەشێک لە دانیشتوانی گەڕەکەکە ماڵەکانیان چۆڵ کرد و ئەمڕۆژ بەسەر وێرانەدا هاتنەوە. والله کاکە گیان سەعات 3:30 خبریان نانێ بڵندگوێ وتی کاکە گیان ئەو شوێنەی کە ئەو ماڵانەی کە نزیک ئەتراپی ئەو ئاشوبەن چۆڵیکەن. ئێمەش لێرە دوورکەوتینەوە گەشتە سەری ئەو سەری پردەکە وڵات دەستی کرا بە تەقە. ئیتری من ئێوارە لە ماڵی شەوەکەی لە ماڵی کوڕەکەم بووم لێ بانی کە هاتمەوە ماڵەکە تومە زێرە مەقامەی تیا کراوە ئاربیجی ئیتر خۆتان دیتیان ئەوەمووی کاولیان کردواتمەوە سەر ماڵی شوێرە بەڵام هەر سەر سەلامت بێ چەشنێ. پەیام زانیوێتی هێزە ئەمنیەکانی سلێمانی بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی لاهور شێخجەنگی ماڵەکانی نزیک لە هۆتێلەکەیان بەکارهێناوە و بۆ هۆیەوە دەیان و سەدان پاشماوی فیشەک بە ماڵەکانەوە بەدی دەکرێت. وڵایی ئێمە پێشوەخت کە ئیتر هێزەکان کۆبوونەوە لێرە ماڵ و مناڵمان لێرە دەرکرد دۆخەکە تۆزە ئاڵۆز بوو لەبەرەوە وتمان بە نەکو دووربێ شتێک ڕۆبە ئیترەوە بوو لە 3:30 حاڵەتەکە ڕوویا و ئەوە بوو کە دۆخەکەی بیرن لەبەر چاڕوون. وڵای ترێمە بە پەلە تاوان دەرچوین بۆی لەم دیەوە ئەجنا بەشی ئەم دی و هەرزۆ خراپ بوو وەزەیشی خراپ بوو لەملاوە. وڵای زیانەکان تقریبان 40 بۆ 50 فیشێکی دۆشکا بێ بەرناو ماڵەکەم کەوتووە و ئیتر زەرەری لەخوا بە زیابێ زەرەری ڕۆحی نەبووە بەس زەرەری مادی و ئەم شتانە بووە. هەرچەندە حزبی باڵادەست لە سلێمانی بڕیاری قەرەبووکردنەوەی هاوڵاتیانی گەڕەکەی داوە بەڵام هیچ کات ناتوانرێت قەرەبووی ترس و دڵەڕاوکەی شەوی ڕابردوو شێواندنی ناوچی گەشتیاری سەرچنار و گۆڕینی بۆ ناوەندی جەنگ بکرێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.